الحمد لله رب العالمين. الحمد لله الرؤوف بعباده الرحيم بخلقه، وأشهد أن لا إله إلا الله دعا إلى الرحمة، وأشهد أن سيدنا محمدًا عبده ورسوله تبعه الله على الرحمة ورباه على الرأفة. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه الذين أشربوا في قلوبهم الرأفة والرحمة، فكانوا مثالاً للتضامن الاجتماعي والتكافل الإنساني، فأولئك لهم جزاء الضعف بما عملوا وهم في الغرفات آمنون. أما بعد، أوصيكم عباد الله ونفسي أولاً بتقوى الله تعالى وطاعته، فاتقوا الله والزموا طاعته وأنيبوا إليه واستغفروه يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزاً عظيماً. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە هەموو کۆمەڵگایەکدا دوو چینمان هەیە، چینێکی هەژار، چینێکی دەوڵەمەند. ئایا چێ هەژارە؟ هەژار ئەو کەسەیە کەوا کار دەکات، هەتا توانای کارکردنی هەیە ناوەستێ، موچەخۆرە، لە فەرمانگەیەکە کاروباری مسڵمانان ڕایی دەکات. سوالکەر نییە، مفتەخۆر و تەمبەڵ نییە، خۆی دانوو نەنووساندووە ڕەمەزان بێ و بە دووی زەکاتا بگەڕێ. ئەوە فەقیر نییە، فەقیر ئەوە صیفاتی نییە، بەڵام دەخلوه ئەقل من حاجەته، ئەوەی پەیدای دەکات داهاتەکەی زۆر کەمترە لە پێداویستیەکانی خۆی ماڵ و منداڵی، بەشی ناکە، فریا ناکەوێ، ئەوە هەژارە. دەوڵەمەند کەسێکە داهاتی مانگانە و ساڵانەی بەگشتی زیاترە لەوەی کەوا خەرجی ژیانێکی شایستە بە مرۆڤی خۆی و ماڵ و منداڵەکەیەتی. ساڵانە دوای پێبژێوی ژیانی خۆی و ماڵ و منداڵی ئەلحەمدولیلا پاشەکەوتێکیشی هەیە دەگاتە نیساب. نیساب واتە ئەوەی لە ماوەی ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان کۆی کردوتەوە، ئەمڕۆ نزیکی 2 ملیۆن یان 3 ملیۆنێک ئەوەندەی کۆ کردوتەوە. ئەمە لەم کاتەدا ئەگەر ئەو پارەی کۆی کردوتەوە زیاد بوو لەوەی کەوا ئەلحەمدولیلا خانووی خۆیەتی و کرێچی نییە، ئۆتۆمبیلێکی شایستەی هەیە بۆ پێداویستیەکانی ژیانی خۆی و ماڵ و منداڵی، هاوسەریشی هەیە، کەلوپەلی پێویستی ناوماڵیشی هەیە، سەرەڕای ئەوەش ئەلحەمدولیلا بڕی نیساب واتە 2 ملیۆن دیناری پاشەکەوتی ساڵانە هەیە، ئەمە دەوڵەمەندە بە ئیزنی خوا، ئەمە پێویستە زەکات بدە. کەسانێکیشمان هەیە 2 ملیۆنی پاشەکەوت کردووە لە ساڵی ڕابردووەوە، لە ڕەمەزانی ڕابردوو بۆ ئەم ڕەمەزانە 2 ملیۆن پاشەکەوتی هەیە، بەڵام ئەوەی کۆی کردوێتەوە بەویستی خوای گەورە دەیەوێت 100 مەتر زەوی هەیە بیکا بە خانوو، بەو نیەتە کۆی کردوێتەوە، واتە خانووی نییە، ئۆتۆمبیلێکی نییە، داشقەیەکی هەیە هەموو ڕۆژە لە سەرفیتەرە دەیەوێت بیگۆڕێ بە ئۆتۆمبیلێکی تۆزێک گونجاو بۆ منداڵەکانی بۆ خۆی، کەلوپەلی ناوماڵی هەمووی وێرانە، بە کەڵک نەماوە. گەنجێکە ئەلحەمدولیلا وەکو ئەم گەنجە جوانانە کەسابەت دەکا، چاوی لە پارەی حەڵاڵە بۆ ئەوەی بە حەڵاڵی هاوسەر پێکەوە بنێت، چونکە باوکی نیەتی. بەڕێزان زۆر ورد بن لەم بابەتەدا. ئەم گەنجە، ئەم کەسە، ئەم خاوەن ماڵە کە بۆ ئەم پێویستیانە پارە کۆ دەکاتەوە، مادام ساڵی بەسەرا تێپەڕیوە دەبێت زەکاتی هەر لێ بدە، بەڵام لە ڕوویەکی تریشەوە زەکاتیش وەردەگرێت. واتە ئەو کەسە کەوا بە تەمای دروستکردنی خانووە هەزم و کەس و کار و ناسیاوانی دەتوانن لەو ساڵەدا زەکاتی پێ بدەن، بەڵام بۆ خۆی زەکاتی هەر 2 ملیۆن دینارەکەش دەبێ بدە، هەم زەکات وەرگرە هەم زەکات بەخشەرە، چونکە لەلایەکەوە دەیەوێت بە ئیزنی خوا لە ڕیزی هەژاری ڕزگاری بێ، بەڵام نەژبووەتە دەوڵەمەند. واجبە دەوڵەمەند هاوکاری هەژار بکە. لە ئیسلامی ئێمەدا ئەو ماڵ و سەرەت و سامانە تەنها هی خۆت نییە. لە سوورەتی ئەلمەعارج لە ئاەتی 24 پەروەردگار دەفەرمێ وفي أموالهم حق معلوم للسائل والمحروم.
والله ئاەتەکە دەڵی بە کوردی قسەمان لەگەڵ دەکا وەفی لەناو ئەو پارەی لە جیشفانتایە لەناو ئەو پارەی کە لە ماڵەوە دادناوە زەکاتی لێ دەکەوێت ئەوە ماڵەکە بەدەستی تۆوەیە بەڵام حەقٌ مافی خەڵکی تری پێوەیە ئەویش هەژارێکی داماوە کە ئەوەندە پێداویستی ژیان ناچاری کردووە ڕوو لە خەڵک بنێ بڵە فڵان کەس وەڵڵاهی وەزعی ژیانم خراپە ئەوە حەقێکی ئەوە لە ماڵەکەتدا هەیە وەالمەحروم ئەوەش کە خۆی ڕووی نییە داوا بکە ئەبێت چاوت تیژ بێ و بیبینی بەڵام مەعلوم خوا لێرەدا لە سوورەتی ئەلمەعارج ئایەتی 24 فەرمووی ئەو حەقەی لە ماڵەکەتدایە من دیاریم کردووە کەس دەستکاری ناکە پێغەمبەری صلی الله علیه وسلم دیاری نەکردووە خوا خۆی دیاری کردووە ئەوەندە لە 102 و زەکات لە ماڵەکەتدا واجبە بەڵام ئەگەر زەکات بەشی نەکرد و نەزانی ئەو پارەیە بەس هی خۆتە ئەمە بەس لە ئیسلامی ئێمەدا ئەمە هەیە خەڵکی تر بە ناوی ئینسانیەتەوە یان دەیکا یان نایکا لای ئێمە واجبە لەسەرت وشەی حەقٌ پێت دەڵێ ئەگەر براکەت محتاج بوو خوشکەکەت محتاج بوو خزمەکەت پێداویستی ژیان تینی بۆ هێنابوو نابێ بڵێ وەڵا پەیوەندی بە منەوە نییە بەخوا زەکاتەکەم داوە هێر ئەوەندەشم دەسەڵاتە هێشتا لەسەر و زەکاتەکەەوە حەقی ئەو هەژارە بە ماڵەکەی تۆوە هەیە هەر کەسێک لەم کوردستانەدا هەژار بێ لە ماڵی ئەو دەوڵەمەندانەدا بەشی هەیە چونکە لە سوورەتی ئەذاریاتە ئایەتی 19دا خوا دەفەرمێ وفي أموالهم حق للسائل والمحروم سبحان الله أم قرآن چەند وردە یەک وشە لە شوێنێکەیە لە شوێنێکی تر نییە لە سوورەتی ئەلمەعارج معلوم هەبوو لێرە هەمان ئاەت دووبارە بۆتەوە بەس معلومەکەی تێدا نییە خوا دەفەرمێت دیسان سەرەڕای زەکاتەکەش کە داوتە لە ماوەی ئەو ساڵەدا خزمەکەت نزیکەکەت ناسراوەکەت هاوڕێکەت کەسەکەت هاو نیشتیمانی و هاو زمانیەکەت هاو دینەکەی خۆت پێداویستی ضروری ژیانی هەبوو نابێ بێڵی سوال بکە نابێ بێڵی شکۆی مرۆڤ بشکێ ئەم ئیسلامە بەس بۆ ئەوە هاتووە عیزەتی مرۆڤ نەشکێ بەهۆی نەداریەوە حەقٌ هێشتا مافی لەسەرتا کە دەستت کرد بە جیرفانتا خۆت قورس مەکە وا مەزانەکەوە لێت دەستێنێ ئەوە کاکە مافی تۆیە لای من و پێت دەدەمەوە لیسائیلی ئەو کەسەی کەوا هەژارە والمەحروم الله ئەم وشە قورئانیانە چەند بەپێزن مەحروم بێبەشە لە چێژی ژیان چونکە ئێمە دووشتمان هەیە خۆشەویستەکانم زیندووبوونمان هەیە و ژیانمان هەیە بەخوا ئێمە هەری من وەکو خۆم تۆش جەنابەت لە قۆناغێکی ژیانە بەس ئەوە بۆ زیندوو بووین الحەمدولله ئێستا سوپاس بۆ خوا شکر نان لە وڵاتی ئێمەدا بێمنەتە نان و خوانەکە هەیە سوپاس بۆ خوا بەڵام کاکە هەر بەنان ژیان پێک نایە ئەوە بەس زیندووبوونە ئیسلام ناڵێتەوە بەس زیندووبی بەس بەنانی وشک بژی ئاخر هە بەنانی وشک وا ساڵەکەت بەڕێ کردووە 2 ساڵ ژیای ئەی پێداویستیەکانی تری ژیانی ئەم سەردەمە نە ئەبێ بژی نەک هەر زیندووبی بەخوا هەیە مەحرومە بێبەشە لە ژیانێکی شایستە بە مرۆڤ ئاگەر لە ئەو کەسە بێ مافەکەی حەقەکەی لەلاتە دەوڵەمەند 4 جۆری هەیە 4 جۆر دەوڵەمەندمان هەیە یەکەمیان بەخیل بە کوردی خۆمان یعنی دژە خێر حەز دەکەم مشەڕەسەنە کوردەکانتان بۆ بەکاربێنم بەخیل واتە دژە خێر پارەیەکی زۆری هەیە حەدی زەکاتی هەیە هەموو شتێکی تەرتیبە بەڵام نەک خێری لێ ناکە هەر حەزی لێ خەڵکیش خێر نەکە ئەمە زۆر مشکیلەیە لە دوو شوێنی قورئانە خوای گەورە زەممی ئەو کەسانە دەکا لە ڕیزی بێبڕوایان ناویان دێنێ لە سوورەتی النساء آیەتی 37 دەفەرمێ الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ويكتمون ما آتاهم الله من فضله لسورة الحديد شاءتك دبارة وتوا الذين يبخلون ويأمرون الناس بالبخل كسان كان دج خيرا واتخوان خيرناكا ويأمرون الناس بالبخل كدبين يتو خير دكي براكي خير ومن دلك هكذا أقل ما الله كذبه دستي تيمني الدنيا هروارون نابه كركاك الزكاة أي بوتو تفقير ويخلق زكاتنا أدايته هانی خەڵکیش دەدا کە خێر نەکا دوژمنی خێرە دژە خێرە کەسێکی خێرەوەمەند دەبینێ ئەم خۆی هیچ خێر ناکە کاکەوە بۆ ڕیایەتی برام وەڵڵا دەزانم ئەوە نێتی خاوێن نییە ئێتۆ بیری هەڵکەنت هەیە دڵی خەڵک بکۆڵی خەڵک سار دەکاتەوە لە خێرکردن بەنا بەخوا نەچی لەو کەسانە بی دەشارنەوە ئەوەی کە خوا الله سبحانه وتعالى لە فەزلی خۆی پێی بەخشیون دەیشارنەوە خەڵک بیندراوە لەم ڕەمەزانەدا لە ڕووی جەنابتان لە فەخ چۆ بۆ مزگەوتەکان
بڕواتان هەبێ بە 100 دەفتەر دۆلار دەڵێ یەک عەلاقەی لێ تاقەت کردو بۆ منداڵەکانی بەرێتەوە چاور لە لەفەیەکی فەقیرەوە بێ بەو هەموو سەروەتەی کە هەتە خۆی هیچ نابەخشێ دوایش کە دەڕواتەوە کاک ئەمە بۆ خوا نییە برام باوەڕ ناکەم قبوڵ بێ نەچی لەوانە بی یەکەم دەوڵەمەند نەک خێری نییە دژە خێرە وەیەئموڕونە الناس بالبخل هەوڵ دەدا خەڵکیش خێر نەکا گومانیان دەخاتە سەر پروپاگاندایان بۆ دەکا دووەمیان کەسێکە بێخێرە کورد پێی دەڵێ ڕەزیل و چروکە هی خۆی ناخوا بەڵام حەقی خەڵکی نییە دەستی تێی ناچێت نەخۆی سوودمەندە لێی نەخێر و خێراتی لێ دەکا وەکو مێرولە وایە مێرولە 100 ئەوەندەی کە پێداویستی ساڵی خۆیەتی کۆی دەکاتەوە بەڵام چارەنووسی چییە جرجە کوێرێ و مشکێکی لێ پەیدا دەبێت لە چیاڵگە هەمووی بۆ دەخوا لافاوێک لێی دەدا و شارەکەی دەبا و گەنم هەمووی بۆ خۆی شین دەبێتەوە سوودمەند نابێت لێی فریای ناکەوێت ئەو دەوڵەمەندەش کە بێخێرا موژدەی لێبێ وەکو مێرولەکە وایە بڕواتان هەبێ منداڵی ناساڵح وەکو جرج و مشک دەکەونە ماڵەکەی لە دوای خۆی حیساب لەسەر تۆ ئەوانیش پرش و بڵاوی دەکەن لافاوێک لێی دەدا بەڵایەک لێی دەدا بەخوا هەڵدەستی مەغزەنت بانی چی تێدا نەماوە یان بۆت دەخوان چەند ساڵە کۆت کردوتەوە نە زەکات نە خێرێک نە چاکەیەک لێ نەکرد وەڵا کابراک لەولاوە بە تەماحی پارە لێت وەردەگرێ وەکو دەبیستین و دەبینین وەڵا ئەوەندە 100 دەفتەر دۆلاریان بەر پارەکە دڕۆی بۆیان خواردی بێخێریش مەبە سێیەمیان بەخشەرە دەبەخشێ بەڵام لە چ دەبەخشێ لە جلەکۆن جلەکەی هێشتا باشە ئەمەش هێشتا باشە یعنی هەیە پێی خۆشە فڕێیدا بەڵام خەڵک دەبەرینەکە هێشتا کەڵکی پێوە ماوە ئوتوی دەکا دەی شوا جوان ئوتوی دەکا لە زەرفێکی تایبەتی دادەنێ ئەڵێ با بۆ فەقیرێک بێ خواردنێک لە خۆی زیاد بە لە مەطعەمێکە داعوەتی کۆمەڵە برادەری کردوڵە ئەو بەرماوەین بۆ بکەن بە سەفەری جوان بیڕازێننەوە ئەمە بەخشەرە بەڵام لە کۆنە و لە دوای تێربوون دەبەخشێ چوارەم خاڵ کەلووتکەکەیەتی خێرە و مەندە ئێمە بە هەموو کەس کە 2 دیناری کرد بە خێر و جلەکۆنێکی کرد بە خێر دەڵێن فڵان کەس بەڕاستی خێرەومەندە نابرا خێرەومەند جیاوازە خێرەومەند لە قورئانەکەوە لە مانگی قورئان و لە مانگی ڕەمەزانە فێری بە خێرەومەند ئەوەیە کە جمعەی ڕابردوو لە سوورەتی ئەلئینسان خوا فەرمووی وەیطعیمون الطعام على حبه مسكینا ويتیما وأسیرا تا کۆتایی ئاەتەکان ئالێرەدا خێرەومەند دەبێت 4 سیفەتی هەبێ یەکەم چۆنی دەبەخشێ دووەم لە چی دەیبەخشێ سێیەم بە کێی دەبەخشێ چوارەم بۆچی دەبەخشێ سبحان الله ئەمە بەس لە قورئانە هەیە لە 2 دیێڕا هەموو وەڵامەکانت دەداتەوە ئەگەر دەتەوێت خێرەومەندبی یەکەم چۆنی دەبەخشێ بە یەک وشە خوا پێت دەڵێ وەیوطعیمونە نافەرمێ وەیؤتونە الطعامە وەیوطعیمونە الطعامە یعنی کاتێک کە خواردنەکە دەدەن بە هەژار کە دەست دەکەن بە جیفانیانە و پارەکە دەکەن بە خێر و سەدەقە و زەکات زۆر بەڕووی خۆشەوە ئیطعام ئەوەیە ئەدا ئەوەی هەر ئاوا بیدەیتێ بۆی فڕێدەی ئەوە بەس گەدەت تێر کردووە بەس جیرفانت گەرم کردووە ئیطعام فەرقی هەیە لەگەڵ ئەداءە یعنی ئەوەندە بەڕووی خۆش بە زمانی شیرین بە ئەدەب و حرمەتەوە بە زەردەخەنەی سەر لێوەوە بەدەست لەسەر سنگەوە فەرموو برا شیرینەکەم بە هەردوو دەست بۆی ڕادەگری خواردنەکە ئەوەندە بە تەرتیبات و ڕازاوە هەریەکە لە مەنزەڵ و قاپی تایبەتی خۆیدا یعنی پێش ئەوەی گەدەی تێرکەی دڵی تێر دەکەی چونکە هەژاری ڕاستەقینە من سوالکەری بە دەرگای مزگەوت ناڵێم ڕێزم هەیە بۆ هەموو مرۆڤێک هەژاری ڕاستەقینە بەڕێزان هەر گەدە نییە نا شعور و کەرامەتە پێش ئەوەی گەدەی تێرکەی دڵی تێر دەکەی کە پارەکە دەدا ناچێت کامەی دڕاوە و تێب لێ دراوە والله الحەمدوللا کەسانی وەکو جەنابتانمان هەیە ئەم کۆمەڵگایە خوا بە ئەوە ڕایگرتووە دەگەڕێ کام پارەی تازەیە عتری پێوە دەکا لە زەرفێکی تایبەتە فەقیرەکە کە دەیکاتەوە بۆن عترەی بەسەراچێ ئەم پارە تازە ڕەقا هەل لە خۆ دڵی تێر بۆ پێشەوەی گیرفانی تێر بێت چەند دڵی پێخۆش دەبێت خۆ پارە هەر پارەی خواردن هەر خواردنە ئیطعام ئەوەیە چۆنی دەبەخشی وەکو خوا دەفەرمێ ئاوا بیبەخشە شعوری هەژارەکە پارێزە دڵی خۆشکە لەگەڵ گەدەیدا لەگەڵ گیرفانیدا دووەمیان لە چی دەبەخشێ على حبه خێرەومەند لەوەی کە زۆر بۆ خۆی پێی خۆشە ئەڵێ واللهی بۆ جەژنی ڕەمەزان خۆم حازر کردووە جلەکانی منداڵەکانم تازە بێ توخوا با مناڵی فڵان کەسی بێ باوکیش کە باوکیان نەماوە با وەکو منداڵەکانی خۆم وابێ فڵان کەسیش منداڵەکانی هەژارن برامە خوشکمە کەس و کارمە دراوسێمە هاوڕێمە منداڵەکانی زۆر پیانەوە دیارە ڕەشوڕوتن
وەڵاهی نابێت کۆنەی منداڵەکانی خۆمی بدەمێ خۆ دەوڵەمەند دیوامان هەیە بڕواتان هەبێ جلە کوردیەکانی کچەکەی یەکجار لەبەر کراوە بەڵام ئەم خێرەومەندە ئەڵە شەر بێ کۆنەی کچەکەمی نەدەمێ هیچ تازەی بۆ بکەم وەکو کچەکەی خۆم کچەکەی ئەویش جلی تازەی لەبەرابێ جلی شەرعی پاک و خاوێنی لەبەرابێ على حبه لەوەی کە پێی خۆشە کە نەفسی خۆی حەزی لێتی لەو خوارد نەدەخوا هێشتا نەی خواردووە بەشەکەی بۆ فەقیریش داناوە بەرماوەکەی بۆ نانێرێ سێمیان بە چێی دەبەخشی مسكينا ويتيما وأسيرا بهجارك راستقينا بمندالي بباوك بو كسي ديلا گرفتاریکی بەسەر هاتووە ئێستا لە سجنایە منداڵەکانی محتاجن با احتیاجی خەڵک نەبن ئەو کەسەی کە نەخۆشی لە جێگادا ئەسیری کردو و پارەش لە گیرفانیانیە ئەو کەسەی قەرزاری کۆتی کردوتە حد و دەستیەوە خەریکە لە مرۆڤبوونی دەخا ناوێت لە ماڵ بێتە دەرەوە تۆ قەیدەکەی بکەوە بەدوی ئەم سێچینەدا بگەڕێ خێرەوەمەند بەدوی ئەمانەدا دەگەڕێ چونکە خەڵکێکیشمان هەیە بەخشەرە لە ڕەمەزاناندا بە زەکاتەکەی بەداخەوە لەم کوردستانەدا سوالکەرمان بۆ دروست دەکا 25,000 دەکاتە زەرفەوە خەڵک سەرە دەبەستێ هەموو ساڵێ ئەم سوالکەرانە زیاد دەکات لە کۆمەڵگادا خێرەومەند دەیەوێت سوالکەر نەمێنێ خەڵک ڕزگار کە چوارەمیان بۆ دەیبەخشێ لەبەر ئەوەی ئینەما نوطعمکم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا یا الله من بەبەستم تەنها ڕەزامەندی تۆیە لە دڵی خۆیان بە فەقیرەکە دەڵێ لوجه الله منەتم لەسەرت نییە ئەمە بەس لەبەر ڕەزامەندی تۆیە یا الله بەخوا بۆ ناو ناوبانگ و بەردەمی تیڤی و شاشەم نییە بۆ ئەوم نییە خەڵک ناوی کۆمپانیەکەم بزانێ و ناوم بێنێ و لێم کۆبێتەوە مەدحم بکا و بە دەوڵەمەندی خێرەوەمەندم بزانێ لوجه الله بۆیە دەیبەخشێ لوجه الله بەرامبەر بە فەقیرەکەش خۆی دەپارێزێ لا نريد منكم جزاء بەخوا براشید نەکەم نامەوێت ڕۆژە کرێکاریم بۆ بکەیت نامەوێت دوای پاداشتم دەیتەوە ولا شکوڕا تەنانەت دوعای خێریشم لێت ناوێت دای عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە پارەی دەنار بۆ کەسێ خواردنی دەنار بە کەسەکە نوێنەرەکەی خۆی دەگوت ئەگەر دوعای خێری بۆ کردین وتی خوا خێری خاوەنی بنووسێ چەند دوعای کرد بۆم بژێڕەوە بۆی منش بەم یا ڕەبی خوا خێری خۆت بنووسێ فەرمووی بۆ فەرمووی هەر دەوڵەمەندێک لە کاتی بەخشینە بە فەقیرەکە بڵێ دوعای خێرمان بۆ بکە لە ڕیزی خێرەوەمەندان دەچێتە دەرێ نابێت چاوەڕێی دوعای خێریشی لێ بکەی بڵێ ئاگال لێ بێ دوعای خێرمان بۆ بکە لە کاتی پێویستە خوا زیادیکە ئەوەشی نابێ پێ بڵێ بە کوردی خۆمان بە دوو وشە بێمەبەست بیبەخشی هیچ مەبەستێک لە پشتی ئەو بەخشینەوە نەبێ بێمنەت بیبەخشی خۆشەویستان فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە لە صحیحی بوخاریدا هاتووە دەفەرمێ ئەنا وەکافل اليتیم فی الجنة هكذا دوو پەنجەکەی شایەتمان و پەنجەی ناوەڕاستی ئاوا بەرز کردەوە بەرامبەر بە خەڵک فەرمووی من و ئەو کەسەی لە خۆگری منداڵی بێنازی بێباوکە لە بەهەشتا ئاوای نوەکو ئەو دوو پەنجە واتە بەس پێغەمبەرایەتیەکەم لە پێش ئەوەیە هاوڕێ و جیرانی منە لە بەهەشتا ئەم فەرمودەیە بۆ ئێوەی دینداران و خواناسان زۆر پڕبایەخە الحەمدولله نازانی چۆن بیکەی بە کوردی هەموو ئاواتێکی ئێمە وەڵڵاهی ئەوەیە لە خەوا بە خزمەت پێغەمبەر بین صلی الله عليه وسلم هەموو ئاواتێکت ئەوەیە بچێ شارەکەی مەدینە و سڵاوێک لە خزمەت گۆڕی پڕ نووریدا بکەی بڵێ ئەسەلام عەلەیکە یا ڕەسوول الله تۆ لە دنیادای ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی خۆی و ڕێبازی بێ دەفەرمێ ئەمە جێبەجێکە موژدە لێ بێ زەمانەکە لە جیرفان تا بێ هاوڕێی منی لە بەهەشتا فی الجەنە لەگەڵ منای بەچی بە کافل اليتیم بە لە خۆگرتنی هەتی و بەڕێزان لە خۆگرتن سێ جۆری هەیە کەفالەتی یەتیم هەر سێکیان بە یەکەوە دەبێ هەبن گەورەکردن پێگەیاندن هەروەردەکردن گەورەکردن ئەوەیە پارەی مانگانەی بۆ دابینکەی خواردنی بدەیتی هەتا گەورە دەبێ و بێ احتیاج دەبێ ئاگاد لە منداڵی بێ باوک بێ ئاگاد لە دایکێکی ڕووسور بێ کە لەسەر چەند منداڵەوە بە حەیا و حورمەتەوە دانیشتووە مەهێڵە شکۆی بلەکەدار بێ توخوا ئێواران ئەم ئێوارەیە کە جەنابەت چوویتەوە ماڵەوە تکاتان لێ دەکەم هەموو جمعەیەک دەرسێک وەرگرە ئێوارە کە چوویتەوە بەتایبەت منداڵی ناباڵغت هەیە دەستێکیان بەسەرا بێنە و ماچیان بکات لە لای خۆتەوەدایان نیشێنە لەو کاتەدا بیری ئەو منداڵانت هەبێ حتا دوا ساتی تەمەنیان جارش کە دەستی باوکیان بەسەرا نایە بیری ئەو منداڵانت هەبێ کە نازی باوکیان نییە کە ڕۆژێک هەر چاوەڕێم باوک لە دەرگاوە بێتەوە و نایەتەوە هەرگیز ئاگات لێیان بێ ڕەفاقەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەدەست بێنە کەفالەتی منداڵێکی هەتی و چەند منداڵک بکە
یەکەمیان بە گەورەکردن ئەوەیە پارەی بۆ دابینکەی و تێریکەی، دووەمیان پێگەیاندن پێی بخوێنی وڵێ ڕۆڵەمە بە بەچەکدار وەرە بخوێنە تۆ کوڕێکی زیرەکی. واللهی بەڕێزان چەند خەڵکم بینیوە بەس بێ باوکی و هەژارینەی هێش پێ بگا لە شوێنێک بە کوژدرا بەداخەوە لە وڵاتەدا، واللهی پرۆفیسۆرێکی زانکۆی لێ دەردەچوو ئەوەندە زیرەک بوو هەژارینەی هێش پێشکەوێ. کەفالەتی یەتیم ئەوەیە بڵێ ڕۆڵەکەم وەرە بخوێنە مەردانە لە بنەڕەتیەوە دەستم پێێتەوە تا زانکۆ و خوێندنی باڵا تەواو دەکەی وعد بێ لەگەڵ تابم. کەفالەت هەرەوە نییە پارەی بدەیت تێ بچێت لە عوتڵەی هاویناندا کۆمپیوتەرێک و ئەنتەرنێتێکی پێ بکڕێ مۆبایلێکی ئایفۆن و وێرانیکەی ئەوە لە ناوت بێت. خێرەوەمەندێکی ئەم وڵاتە عادەتێکی هەیە بەس خوا دەیناسێ، کەسانێکی کەمیش لەوەکو ئێمە لەوانەیە لە نزیکەوە ئاگای لێ بێ. ئەگوی هەموو هاوینێک سێ چوار برادەری فیتەرم هەیە کە زمانیان زۆر پاکە، دەستیان زۆر پاکە، داوێنیان زۆر پاکە و ئەخلاقیان زۆر بەرزە. پێیان دەڵێم سێ چوار منداڵی بێباوک کە تەمەنیان دەوری 10 ساڵ بۆ 12 ساڵە لە پشووی هاوینادایان هێنم بۆلات بۆەوەی فێری پیشەکە ببن. بەڵام تۆ شاگردت زۆرە ئەو منداڵش بەو نەشارەزایە هیچ نازانێ، بەس دەمەوێت فێری ڕەوشی جوانی کەی لەگەڵ خۆتابی بێت بۆ مزگەوت وەختی نوێژەکان و فێری کەسابەتێک بێ بۆ دوا ڕۆژی تەمەنی. من مانگی 450,000 دەدەم بێ بۆ خۆت بیاندەیە، مەڵێ ئەوە خێرە، بڵێ ئەوە حەق دەستی خۆتە. ئەم منداڵە لە ئێستاوە فێری ئەوە دەبێت کە کار بکە و پاشان دەیباتەوە دەستی بەداشی دەکەڵێ دایە شکر کارم کردووە. هەز بە عیزەت دەکەن، لە نازی بێ باوچەکە لیان کەم دەبێتەوە، پارەکە دەداتە فیتەرەکە بۆی بیداتە منداڵەکە، ئەو منداڵە ئەو هەموو ساڵەوەی زانیەوە خۆی کاری کردووە بەڵام فیتەرەکە دینارێکی نەداوە. ئەمە پێگەیاندنە. سێمیان پەروەردەکردنە فێری ڕەوشی جوانی کە کاکە لەگەڵیان شەوانە دانیشە خزمێک تەیە منداڵی بێ باوکیان هەیە لەم ڕەمەزانەیە 5 جار سەردانیان بکە دیاریشیان بۆ بەرە، خواردنیشیان بۆ بەرە، فێری ڕەوشی جوان، ئەخلاقی جوان، دینی ئیسلام، عەقیدە و بیر و باوەڕی پاکیان بکە. واللهی یەقینتان هەبێ دڵنیابن لەوەی هەر ماڵی یارمەتی هەتی و هەژاری لێ بدرێ خوا بەرەکەتی تێدەخا، دڵت خۆش دەکا لە بەڵاو موسیبەت دەتپارێزێ. کۆتایی وتارەکەم بە بەسەرهاتێک دێنم ڕووداوێکی ڕاستەقینەی ئەم سەردەمەیە. کارەکتەرەکان لە ژیانە ماون و زیندون لە کتێبە تۆمار کراوە. دکتۆر حەسان شەمسی لە کتێبی جەبر الخەواتیڕە لە چاپی یەکەمدا کە 2021 چاپ کراوە لە لاپەڕەی 133دا دەفەرمێ هاوڕێی نزیکم دکتۆر محەممەد خەیروشەعال بۆی باسکردم وتی یەکێک لەو کەسانەی کە خاوەنی کارگەی دروستکردنی جلوبەرگ بوو، دوورینی جلوبەرگ بوو، معمەلی خەیاڵی هەبوو لە سووریا لە دیمەشق، باسی ئەوەی کردوتی 1994 بوو ئافرەتێکی دراوسێمان مێردەکەی بە کتوب پڕی جەڵدەیەک لێیدا وەفاتی کرد. 3 منداڵی نازداری هەتیوی هەبوو، 3 منداڵی زۆر بچووکێکی 1 ساڵیان بەین بوو. ڕۆژێک هات بۆ لام وتی کاکە هەیثەم، ئەو پیاوە ناوی هەیثەم بووە، وتی من حەز دەکەم بەشکۆ بژیم بە ئیزنی خوای گەورە، خۆم وەقف کردووە ژیانم هەمووی دەبەخشم بەم 3 منداڵە لەسەر دینی ئیسلام و ڕەوشی جوانی بابیان پیاوێکی دیندار بوو پەروەردەیان کەم. مەچینەیەکی خەیاتیمان هەیە لە ماڵەوە، کاتی خۆی هاوسەرم هەندێک ئیشی خەیاتەوە ئەوانەی پێدەکرد، بەڵام لە دواییدا هەندێک نوقسانی هەیە. تۆ هەم شارەزایی لە چاکردنەوەی مەچینەدا هەیە، هەم بەڵکو لەو مەعمەلەدا بەکاری بێنی و مانگانە شتێکم دەیتێ. وتم چەند پێویستە بۆ مانگانە؟ وتی 3000 لیرەیە. 3000 لیرەی 1994 ئەو کاتە. ئەڵێ لەو کاتەدا من بیرم کردەوە مەعمەلەکەم پێویستی بە مەچینەی ئاوا نییە، ئەم مەچینانەی من هەمووی پێشکەوتون، بەڵام لەبەر عیزەتی ئەو ئافرەتە، لەبەرەوەی کە ڕووی لێنام، وتم وەڵڵاهی بەسەر چاو با بڕۆین شاگردم ناد و مەچینەیان هێنا، مەچینەیەکی پەڕبوت هەر بۆ فرێدان باش بوو. کاری من بەوە نەدەڕۆی، بەڵام لە گۆشەیەکە پەڕۆیەکی سپیمان پێدادا و دامان پۆشی. وتم کەس ئەم بابەتە نەباتە دەرەوە. مانگانە لە زەرفێکی پاک و پوختا بە پارەیەکی تازە 3000 لیرەکەی بۆ بکەنە زەرفێکەوە بۆی بەرم بۆ ماڵەوە، بۆی بەرنە خزمەتی بڵێن ئەمە حەقەکەی خۆتە. واللهی دەدانە ساڵ ئەو مەچینە لەو گۆشەیەوە دانرا بوو، من هەمومان جێ پارەی کرێکەی خۆم داوەتێ. دوای 10 ساڵ مەعمەلەکەم خوا بەرەکەتی تێخست، لەو مانگەوە هەستم کرد بەرەکەتی خوامان بەسەرا دەڕژا، نەمەچینەم دەشکا، نە شاگرد تەمبەڵی دەکرد، ماڵ و منداڵی ناساڵحم خوا ساڵحی کرد، پارە ڕژا بەسەرماوتم بەرەکەتی ئەو مەچینەی دایکی جەمیلە ئومو جەمیلی ناو بۆ ئافرەتەکە. مەعمەلمان گەورە کرد و شوێنەکەم گواستەوە بینای تازەم دروست کرد، وتم مەچینەکە نەفەوتێنن، ئەمە بەرەکەتی ئەم مەعمەل و کارگەونانی منە. مەچینەکەمان بر لە کارگەی نوێدامان نە 10 ساڵیش لەوێ کوڕەکان و
منداڵەکان و کچەکەی چوونە زانکۆ من هەر پارەکەم بەردەوام بوو بۆیان مەچینەش لە گۆشەیەکەوە دانراوە 2014 ڕووداوەکانی سووریا دەستیان پێکرد هەڵاتون چوومە یەکێک وڵاتە عەرەبیەکان بەڕێوەبەری کارگەکەم ئافرەتێک بوو کە سەرپەرشتی ئافرەتەکانی دەکرد ڕای کرد بۆ ئەوروپا معمەل بەجێهێشترا وڵات کاول بوو خەبەرم بۆ هادووتیان هەمووی تاڵان کراوە میلیشیات چۆتە سەری ئەوانەی ئەو ڕژێمە گۆڕ بە گۆڕەکەی ڕابردوو هەموویانی تاڵان کردووە بەڵام ڕۆژێکیان لە ئەوروپاوە پەیوەندیەکم پێوە کرا ئەو ئافرەتەی کە سەرپەرشتی کارگەکەی دەکرد معمەلی خەیاڵەکەی دەکرد وتی کاکەی خەوێکی عەجیبم بینی وەمزانی لە خزمەت ڕەسوول اللهدام صلی الله عليه وسلم فەرمووی سەلام لە هەیسەم بکە پێی بڵێ بە بەرەکەتەکەی مەشینەکەی ئومولجەمیل و یارمەتی ئەو هەموو ساڵەی یەک دەرزی لە معمەلەکەی نەچۆتە دەرەوە یەک کەس دەرگاکەی نەکردوێتەوە واللهی گەڕامەوە کە وەزعی هێدی بۆوە ئەو مەنتیقەیە هەمووی تۆپ وێرانی کردووە هەمووت ماڵ و کارگە تاڵان کراوە قەسەم بەخوا یەک کەس نەچوو بە ئەو دی و دەرگاکەی معمەلەکەی منەوە یەک دەرزی لێ تاڵان نەکراوە وتم واللهی هەمووی بەرەکەتی ئەو منداڵە بێ باوکانەیە بڕێزان ئاوا خێر دەکرێ 20 دانە ساڵ مناڵ لە بچووکی بچێتە زانکۆ تۆ نەهێڵی هەست بەوە بکە کە ئەمە کرێی حەقی شەرعی خۆی نێو خێری پێکراوە دنیایەکی فانیە و بافریای خۆمان کەوین بەڵاو مصیبەت زۆر بووە لە دەوڵەمەندەوە بۆ خوێندەوار و بۆ پڵە باڵا هەموو لە ڕۆژەکانی خۆمان لەم مانگە ڕەمەزانەدا دەبیستی خۆل لە بەڵاو مصیبەت لادا بەرەکەت خەماڵەکەتەوە بەو حەقەی کەوا لەلاتە لە زەکات و لە خێر بیبەخشە بێمنەت و بێمەبەست یا ڕەبی خوا بەرەکەت خێر ڕزق و ڕۆزیمانەوە یا ڕەبی خوا بەرەکەت خێر ڕزق و ڕۆزیمانەوە یا ئەڵڵا خوای ئەوانەی دەستکرد و هەژارن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە یا ئەڵڵا خوای ئەوانەی دەستکرد و هەژارن دەرگای ڕزق و ڕۆزی حەڵاڵ لە هەموومان بکەیتەوە یا ئەڵڵا شیفای نەخۆشمان بدەی ڕەحم بە حاڵی دڵ بە خەمەکانمان بکەی ئەوانەی مشکیلیان هەیە یا ڕەبی خوا لە مشکیلە و گرفت ڕزگاریان کەی بەرەکەت بەسەر ئەم کوردستانەمانە و بەسەر هەموو وڵاتان و هەموو جیهاندا بڕێژی یا ئەڵڵا لە شەڕ و فیتنەی ناوخۆ دەرەکی بمان پارێزی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات اللهم اشف مرضانا وارحم موتانا وعاف مبتلانا برحمتك يا أرحم الراحمين آمين يا مجيب السائلين